لە ڕۆژی شەممەوە چوارمین سمپۆزیۆمی شێوەکاران لە شاری سلێمانی کراوەتەوە کە تیایدا چەندین شێوەکار لە دەوڵاتی جیاوازەوە تیایدا بەشدار بوون و هەر لە چوارچەوەی ئەو سمپۆزیۆمەدا پێشانگەیەکی تایبەتی شێوەکار ئاشنا دەوڵەت کرایەوە. لە چوارچەوەی چوارمین سمپۆزیۆمی سلێمانی لە هۆڵی مۆزەخانە پێشانگای تایبەتی شێوەکار ئاشنا دەوڵەت کرایەوە و پێشکەش بە شاعیر حەمەجەزا عەبدوڵڵا کراوە. شێوەکار ئاشنا دەوڵەت لەدایک بووی ساڵی 1969 شاری سلێمانیە و ساڵی 1989 پەیمانگای هونەرە جوانەکانی تەواو کردو و ساڵی 1995 یەکەمین پێشانگای تایبەتی کردوەوە بەشداری چەندین پێشانگا و سمپۆزیۆمی لە کوردستان و سوید و پۆڵۆنیا و ئەزەربایجان و مەغریب و چەندین وڵاتی تر کردوێتەوە. پێشانگای تایبەتی خۆمە کە پێشانگایکە لەگەڵ شیعرە تابلۆ لەگەڵ شیعرە تێکەڵاو کرۆ شیعرەکانیش هینی بەڕێز مامۆستا محەممەد جەزایە کە حەزم کرد کە هەم ئەویش دەرکەوێت و هەم خۆشم بەیەکەوە دەرکەوێن جوانێکی تایبەتیەداد بە تابلۆکە و بە پێشانگاکەم. دووهەمیان وەکو پێم وتی لە سەرەتا پێشەوەی کە دەست پێ بکەین کە من بۆ 2 هەفتە هاتوومەتەوانێت لە وڵاتی سوید دەژیم بۆ 2 هەفتە هاتوومەتەوانێت بۆ ئەوی کە دوو چالێکی گەورە لە شارەکە بکەم. چالەکی یەکەمی پێشانگای تایبەتی خۆم بە و چالەکی دووەمیشی کە بەردەوامین ڕۆژانە لە هەردووکی من بەردەوامم سمپۆسیۆمی جیهانی دووهەم سمپۆسیۆمی ئینتەرنەشناڵە کە کارێکەکەم هەستا ئەمەوێت کارەکەم تا بتوانم بە باشی پیشانی بم نەک بەکەم و کوڕی لەبەر ئەوەیە سببی کردنەوەی ئەم پێشانگایش ئەوەیە بۆ ئەوەی کە ئەو کەم و کۆرانەی لە سمپۆسیۆمەکە ئەیبینن لێرە بتوانن کە من هونەرمەندێکم ئەتوانم بە تەنها خۆم کاری خۆشم و چالاکی خۆشم بە شێوەیەکی باش ببم بە ڕێگاوە لە جگەل لەوەی کە لە سمپۆسیۆمەکە کەم و کۆڕی هەبێت. ڕێبازێکی تایبەتی ناتوانم بڵێ من گرتومە بەڵام ئەوەی ئەتوانم بڵێم کە ڕێبازی واقعی ئەیگۆڕم بۆ تەجرید. واقعی چۆنە یعنی ئەو شتانی دەرگا و قەڵای کۆن و شوێنە دیارەکانی کوردستان من ئەیگۆڕم بە چاوێکی خۆمی هونەری ئەیگۆڕم تەجرید ئەیگۆڕم بۆ شتێکی تر. زۆر لەم ئەمانەی کە لێرە ئەیبینن زیاتر بۆ نمونە ئەکرێتیایە شاری ئەکرێ و شاری سلێمانی تیاوە تا بورجەکەی شاری جوانە لەگەڵ زۆریان کە دەلالتەکەن لە پیشاندانی شار و لە پیشاندانی دەرگا و چوونە ژوورەوە بۆ دنیایەکی تر ئەوە لە سیمبۆلێکە لە تابلۆکانی منە بە زۆری بەدەرەکەی و تێکەڵاوکردنی شعر تابلۆ لەگەڵ شیعرە ئەوە زاهیرەیەکی زۆر دیارە لە ئەوروپا. بەڵام من لێرە نەمبینی کە ئەو زاهیرەیە پێشتر نەمبینەوە تا ئێستا لەوانەیە کرابێ بەس بەڵام من نەمبینیەوە بۆ شێوەیە پێم خۆش بوو هەم داهێنانێک بێنمە ناوانەیە هەروەها کاری سمپۆسیۆمیش هەروە بوو بۆ یەکەم جار 2014 هەر مندام هێنا لێرە ئەمەشیان پێم خۆش بوو داهێنانێکی تازە بهێنم جۆرێک لە کارکردن کە بۆ ئەوەی کە هەردوو هونەرمەندیش و شاعیرەکەش بناسرێن و تابلۆش شعرەکان وا لە کەسەکان کە تابلۆکان هەڵبژێرن هەردووکی یارمەتی یەکتری بن و کە بڵاو بنوانە لە ناو ماڵەکانە لە بری تابلۆی تیجاری کە کڕێت هەڵەواسرێ لە بری ئەوە جوانترێکە ئینسان تابلۆی هونەرمەندی و شارەکەیان وڵاتەکە لەگەڵ شاعیری شارەکەیە لە وڵاتەکە جوانترین هێزدا بە یەکتری.